حیزبێکی بچووکە لۆگۆکەی گڵۆپێکە نزیکەی 2 ملیار دینار قەرزی کارەبای لەسرە و 1 دیناری نەگەڕاندۆتەوە بۆ حکومەت. ئەگەر ئەو بڕەپارێ بگەڕێنێتەوە ئەوە بودجەی 5 مانگی نەخۆشخانەی هیوای پێدابین دەکرێت کە سەدان نەخۆشی پێ چارەسەر دەکرا. ئەم زانیاریانە سەرچاوەیەک لە بەڕێوەبەراتی دابەشکردنی کارەبای سلێمانی بە کورساد نیوزی ڕاگەیاندووە. پرۆژەی گەشتیاری چاڤیلاند کە حیزبێکی قەرزدار خاوەنداری دەکات قەرزێکی زۆری کارەبای لەسەر کەڵەکە بووە. پرۆژەکە مانگی نیسانی ساڵی 2014 هاوبەشی کارەبای کردووە تاکو مانگی ئەیلولی ئەم ساڵ نزیکەی 2 ملیار دینار قەرزی کارەبای لەسرە و تا ئێستا 1 دیناری نەداوە بە حکومەت. ڕۆژ بە ڕۆژ قەرزەکانی پرۆژەکەی سەرۆکی حیزبە بچووکەکە زیاتر دەبێت چونکە تێچووی کارەبا لەو پرۆژەیە مانگانە دەگاتە 45 ملیۆن دینار. ئەوەشی جێگەی سەرسوڕمانە ئەو کۆشک و مڵکانەی لەناو پرۆژەکەدا بەکرێ دراون بە هاوڵاتیان پارەی مانگانەی کارەبایان لێ وەردەگیرێت بەڵام 1 دیناری ئەو پارەیە نادرێت بە حکومەت. پرۆژەی گەشتیاری چاڤیلاند لە سلێمانی نزیکەی 7 ساڵە بنیاد نراوە و خاوەندارەتەکەی دەگەڕێتەوە بۆ سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ بانگەشەی بێبنەما بۆ گۆڕانکاری و چاکردنی ڕەوشی کارەبای هەرێمی کوردستان دەکات کەچی لە چەند ساڵی ڕابردوودا بەهۆی کەڵەکەبوونی قەرزەکانی چەند جارێک کارەبای پرۆژەکە بڕدراوە. جگە لە قەرزەکانی کارەبا لەسەر پرۆژەی گەشتیاری چاڤیلاند گروپی کۆمپانیەکانی نالیا کە خاوەندارەتی بۆ سەرۆکی نەوەی نوێ دەگەڕێتەوە زیاتر لە 7 ملیار دینار قەرزاری حکومەتی هەرێمی کوردستانە. جگە لەوەش کەناڵەکانی سەر بە کۆمپانیای ناوبراو ملیۆنان دینار قەرزی کارەبای حکومەتیان لایە بۆ شاردنەوەی کەم و کورتەکانیان و چاواشەکردنی هاوڵاتیان. بەردەوام لەو کەناڵانەوە هێرشی میدیایی دەکەن و جنێ و تۆمەت بڵاو دەکەنەوە. دەپرسین حیزبێک پارەی گڵۆپەکەی قەرزدار بێت کە لۆگۆی حیزبەکەیەتی دەبێت چۆن بتوانێت خزمەتی خەڵک بکات و شار و شارۆچکەکان ڕووناک بکاتەوە.